لە سەرسادا باسم لەو کار و چالاکیانە کرد کە لە ماوەی ڕابردوودا لە شاری سلێمانی بەخۆی بینەوە کە زۆرینی زۆریان تایبەت بوون با سینەما و قسەکردن بوون لەسەر بەرەو پێشچوونی سینەمای کوردی و ئەمڕۆ سەعات 5 سیمینارێک لەژێر ناوی شێوازی فیلم لە سلێمانی و بەرپرسیارەتی دەرهێنەر لە ئەمریکا بەڕێوەچوو کە دەرهێنەر یاسین ئەبوبەکر ئامادەکاری بۆ کردبوو. کاک یاسین لە سودیۆ لەگەڵ میوانە قسە لەسەر ئەم سیناریۆیەکەین. ئەم سیمینارە بەخێراتی کاک یاسین. زۆر سپاس زۆر خۆشحاڵ بووم کە لێرەی. مەبەستی چییە لە شێوازی فیلم لە سلێمانی و بەرپرسیارەتی دەرهێنەر لە ئەمریکا؟ بەڵێ بەڕاستی ئەمە نامی ماستەرێکی خۆمە، بەڵام هەروەها پرۆژێکم هەیە لێرە لە سلێمانی و ماوەیەکە من خەریکیم بۆ نمونە دەقەکە ئامادەکەم لێرە لە خەریکی وەرگێڕانی بووم، پاشان ویستومە هەنێ کاری پراکتیکی بۆ بکەم. بەڵام کاتێ بەراورد یەکەم لەگەڵ بۆ نمونە ستۆدیۆ گەورەکانی ئەمریکایە بە تایبەتی لە ساڵی سیەکان بۆ شتەکان کە من ناو بەرپرسیارەتی واتە مەبەستم دەرهێنەری بەرپرسیارە. ویستم ئەمە ڕوونکەمانێ کە جیاوازیەکان چییە و لێکچوونەکان چییە لە نێوان وڵاتێکی گەورەی وەکو ئەمریکا کە مێژوویەکی گەورەی هەیە لە سینەما کە لە ساڵی 1912 دەست پێکات، بەڵام بەپێی ئەو دەرهێنەرە بەرپرسیارانە یاخود ئەوانەی کە بەڕازگۆیی ئیشیان کردووە لەو ماوەیە کە ئەکاتە کۆمەڵە دەیە بۆ نمونە دەی 20ەکان 30ەکان 40ەکان 50ەکان هەتا 80ەکان بە بڕای کۆمەڵە دەرهێنەر کە ئێستاش ئیشەکەن ئەم جۆرە لە ئیشکردن تەواو بووە، کۆتایی هاتووە، یانەتوانی بڵین مردووە، بەڵام بەردەوامی هەیە بە شێوازی تر. من ویستم ئەم ڕوونکردنەوەی بم بۆچی ئەوان خۆیان بۆ چوونی خۆیان هەیە کە بۆچی ئەم جۆرە لە ئیشکردن تەواو بووە نەماوە، بەڵام بەردەوامیش هەیە بە شێوازی تر. واتە سینەما خۆی نەمردووە، فیلم نەمردووە، وەکو هەمومان دەزانین لە هۆلیوود و لە دەروی هۆلیوودیش ئیشکردن بەردەوامە، بەڵام ئەو جۆرە ئیشکردنە نەماوە. ئەو جۆرە ئیشکردنی کە پێشتر لە هۆلیوود هەبووە پێوترێ بۆ نمونە ئیشکردنێک کە پرۆفێشنالیزم، یان ئەوەی کە لەناو ستۆدیۆی ئیشەکەیت لە چرکەساتی یەکەمەوە هەتاوەکو کۆتایی تۆ بەتەنیا ئیش ناکەی. بۆ نمونە دەرهێنەر ئەگەر هاتوو ناسراو بە یاخونە ناسراو ئەو ئیشەی کە ئیکات لە سەرەتاوە لەگەڵ نووسەرە ئیشەکات، بۆ نمونە لەسەر سکریپت، لەسەر سیناریۆ، پاشان هەموو ئیشە تەکنیکیەکان هەموو شتێکی بۆ ئامادەکرێت. بوون زۆر دەرهێنەر هەیە توانین لە ڕێگەی چاوپێکەوتنەکانیانەوە یاخود لە ڕێگەی ئەو ئیشانێکی کردویانە بزانین کە لە ئامادەکردنی کتێب هەتاوەکو ئامادەکردنی باشترین ئەکتەر، باشترین کتێب، باشترین نووسەر و هەموو بەشە تەکنیکەکانی تر ئامادەیە لە ستۆدیۆیە بۆ ئەو دەرهێنەرە. ستافێکی گەورە ئیشی وەکاو ئیشکردنی دەرهێنەر بە تەنیا نییە، واتە ئیشکرد دەرهێنەر نایە خۆی تەرخان کا بۆ ئیشێک بە تەنها. بەڵام لێرە لەم حاڵەتی ئێستا بۆ لە شاری سلێمانی من ئێستا ویستم ئیشێ بکەم لە دەقەکە ئیشم کردووە، خۆم دەقەکەم وەرگێڕاوە، هەرچەندە دەقە لە دەقێکی شکسپیرە، دەقێکی شانۆییە، بەڵام من ێم ئەو زیادە ڕۆیە شانۆی لێلا بم، ئەو ئەتمۆسفێرە شانۆی لێلا بووم مەحاولاکەم هەوڵێم ئیشێکی فیلم بکەم. ئەم ئیشکردنە لێرە کۆمەڵێک بربەستێتە بەردەم، یەکێک لەوانە ئەوەیە کە تۆ بۆ نمونە ئیشە ئیدارەکان خۆتێکیت. لێرە هەیە بۆ نمونە هاوکاری و یارمەتی هەیە، کۆمەڵە شوێن هەیە کە بایەخ بە سینەمایان، بایەخ بە فیلمێن، بەڵام ئەوەی کە سەرنجڕاکێشە یاخود ئەوەی کە کاتە زۆر دەگرێت ئەوەیە کە دەرهێنەرەکە ئەبێت کۆمەڵە کاکە ئیشی ئەو نییە. بۆ نمونە من نەزانم لە ئیشکردن لەگەڵ ئەکتەرا باشم، ئیشکردن لەگەڵ کامێرەیە باشم، لە مۆنتاژە باشم، بەڵام من ئێستا ئیشی ئیداریەکەم. ئەمەیان نابێت دەستەوەی کە بڵێم گلەی بکەم، بەڵام ئەوەیە جیاوازێکی زۆر هەیە لە نێوان وەگوتم شاری سلێمانی لەگەڵ ئەمریکا کە مێژووی درێژی هەیە و هەروە دایان شێوازی تر هەیە. ئەو شێوازی کە من ویستم باسکەم دەرهێنەری بەرپرسیار ئەوەیە کە بۆ نمونە ئیش ئەکات ئەکتەر نواندنەکە بۆ کامێرە، واتە ئیشی ئەکسپەریمەنتاڵ ناکات، ئیشی ئەزمموی ناکات، وەکو ئەتوانی بڵێ ئیشێکی ئەکادیمیەکە، ئەتوانی بڵێ ئیشێک کات کە بەپێی ئەو شێوازی کە لە ستۆدیۆکانە داوای لێکرێت، یاخود هەوڵەیات بینەرێکی فراوان بێت. بۆیە لە فیلمەکانە سەرکەوتن بەدەزێنێ لەوەی کە بینەرێکی زۆریان هەبێ، هەم لە ڕووی کۆمێرشاڵ واتە لە ڕووی بازرگانیەوە، هەم لە ڕووی وەکو ئارت فۆرم، وەکو فۆرمێکی هوەری. بەڵام ئەم دوو هەوڵە ئەگەر لێک جیا بکرێتەوە لێرەش ئەتوانێت هەوڵ دام بدرێت، سینەما زۆر بە فراوانە لە سلێمانی یا لە خودها شارێکی تری ئێرە ئەتوانی ئیش بکەیت و ئیشی زۆر باش بدرێت. زۆر باشە. سیمینارەکەی تۆ یان لێکۆڵینەوە و توێژینەوەکانی تۆ سوودی بۆ دەرهێنەرانی کورد و بۆ هەنگاوەکانی دواتر چییە؟
بەدڵنیایە سوودێکی زۆری هەیە لەبەرەوەی من ئەزمونێکی زۆرم هەیە لەگەڵ لە هەموو متابع وەکو متابع بۆ چکەمە بۆ هەموو دەرهێنە گرنگە بزانە دەرهێنەکانی پێش خۆی چی کردووە من نمونەیەکە بۆ ئێمە زۆر لەو دەرهێنەر باشانە زۆر جاڵەن ئەوەی کە کراوە پێش ئێمە هیچ شتێکی بەجێ نێشتێتەوە بۆ ئێمە واتە ئێستا توانم ناو زۆر بڵێم بۆ نمونە لە ئیتالیا و دەستپێکی هەتاوەکو ئەمریکا بەمەسم ئەوروپایە زیاتر بوو ئەمریکا کۆمەڵە دەرهێنەری زۆر هەیە کۆمەڵی ئیشی زۆر باشیان کردووە کە دەرهێنەرەکانی دوای خۆیان سوودی لێوەرەگرن بەڵام ئەگەر وەکو نمونە بینی توانێت ئەو هەموو ئیشی کە کراوە زۆر دەرهێنەرە شتێک نەماوەتەوە بۆ ئێمە بیکەین بەڵام مانایەوە نیە کۆتایی بێت ئەتوانی تۆ بەردەوام لە سینەما زۆر فراوانەوە وتم ئەتوانی بەردەوام هەم لە ڕووی داهێنانەوە هەم لە ڕووی ئیشکردنی وەکو ئارت فۆرم وەکو ئیشێکی هونەری هەم وەکو حاڵێک بۆ سۆزداری بۆ ئیمۆشن هەر لە سەرتاوە کە ئەمە ستودیۆکانی هۆلیوود ئەمریکا بایەخیان زۆر بەمەیاوە کە فیلم ئەبێت بەشێک بێت کە پەیوەندی هەبێت بە سۆزداری بینێرەوە واتە ئیمۆشن ئەم حاڵەتە ئەمە بۆ من کە متابع ئێمەم کردووە ئاگام لە دەرهێنەرەکانە دەرهێنەرە بەتایبەتی ئەمریکەکان و ئەوروپیەکان وەک فیلمەکانیان و وەکو چاوپێکەوتنەکانیان وهروە ئەو بۆچووری ئەوان لەسەر ئیشەکانی خۆیان و لەسەر ئیشەکانی پێشخۆشیان ئەمە بۆ ئەم نەوەی ئێستا یاخود بۆ ئەم کەسانی کە لە بواری سینەما لێرە ئیشەکەم بەتاکید سوودێکی زۆری هەیە من کۆمەڵێک بڵین هەنێک کۆرسم خوێندووە لە بواری فۆتۆگرافیا لە بواری سینەمایە لە بواری شانۆیە وهروەها هەنێک ئیشم کردووە وەکو پراکتی وەکو کوتەفیلم هەنێکان ئیشی بۆ نمونە ئەکسپەرمەنتاڵە ئەزبوونیە لەگەڵ هەنێ ئەکتەری کووردە کە لە دەرەوە لەگەڵ مابوون و هەنێکشان ئەکتەری بیانیشی تایە من ئەم ئیشانم هەیە لێرە بەڵام ئەمەوێت ئیشێکی درێژ بکەم ئەمە وەکو ئیشکردنی خۆم بەڵام وەکو سوودگاندن بە ئەوانەی کە لە بواری سینەما ئیشەکەن هەم وەک ئەکتەر هەم وەک دەرهێنەر و هەموو لانە تەکنیکەکانی تر من بەتەکی زانیارێکی گشتگیرم هەیە لەبەری وەکو پراکتیک ئیشم کردووە لە بوارەکانە و خۆشم ئیشم هەبووە کوتەفلیم هەبووە و ئەمە ئێستا ئیشێکی درێژ بکەم بەڵام ئەمەی کە وەکو مێژووی سینەما من وا بە تەماوە بڕێوایە کە من ماستەرەکەم تەواوکەم هەرم ناونیشانی کە ئەمڕۆ هەم بۆ سیمینارە ئەم بەتەواو ناونیشانەکەی گۆڕێ بەڵامە بێتە توێژینەوەیەکی زۆر فراوانتر کە ماوەیەکی زۆر ئەخانێت بۆ من ئیشی تیا بکەم لەوانێ ساڵێک بخانێ یان کەمتر لە نێوان 6 مانگ بۆ ساڵێک بخانێ بۆ من وی بیکەم بە توێژینەوەیەکی تێر و تەسەلتر و پراپڕ ئەو ئیشانەی کەمێ لە بواری تەکنیکی و هەم لە بواری تیۆریش لە سینەما لەو توێژینەوە بیخەمە ڕوو وەکو نامی ماستەرەکەم پاشان لەگەڵ زانکۆیە لێرە لەگەڵ مامۆستانی زانکۆ گفتوگۆمان هەبوو قسەمان کردووە بۆی کە من بێم وەکووانە بێژێک وانیان پێ لە زانکۆ کاگیاسین ئەو بەرهەمەی تۆ کە بەنیازی لێرە دەستی پێ بکەی ئەو فیلمە درێژەی کە لە پلانتا هەیە بەنیازی هەموو ئەو توێژینەوانەی کە کردوتە و ئەو تەکنیکە بەرزانەی کە خۆت ئاماژەت پێکرد ئێستا لە فیلمەکەی خۆتا جێبەجێکەی لە ڕاستیە خۆی ئەزبوونی ئیشکردن لە دەرەوە زۆر جیاوازە و لێرەش جیاوازە بێ وەکو زۆر دەرهێنەرەڵێ بێت ئەدابت ینی خۆ بگونجێنیتان نەک لەگەڵ ئەتمۆسفێری ئێرە لەگەڵ جەوی ئامیێرە وەکو لەگەڵ ئەکتەرەکانیشە لەوانێ بۆ نمونە من لەگەڵ چەند ئەکتەرێکی زۆر ناسرااو کە لەوانێ هەنێکیان خۆشی بیناسیت کە بۆ نمونە باگراوندی شانۆیان هەیە بەڵام ئەم ستایل ئیشکردنە لەگەڵ ئەم ئەکتەرانەیە زۆر جیاوازە لەگەڵ ئەکتەرگا کە و ئەزمونەی نییە بۆ نمونە من ئەگەر هاتوو بێم دوو ئەکتەر بەکار بێنم باگراوندی شانۆیان هەیە ئەمێ سێم ئەکتەریش بە هەمان شێوە بێ بۆی هەم ئالۆزی دروست نەبێ هەم یەک تێگەیشتن بوو بۆ هەموو گفتوگویەک لە نێوان خۆمانە بۆ هەر پرسیارێک دروست بێ ئاسانە وەڵامەکەی لە نێوان خۆمانە بەدەست بێنین مەبەستم لەمە ئەمەیە کە ینی من ئەگەر بێم لە ئەتمۆسفێری سلێمانی لە جەوی سلێمانە کە من دڵنیام ئەتوانم ئیش بکەم لە بەرەوەی باگراوندم هەیە بەڵام نام ئیش بکەم لەوانێ بۆ لە هۆڵیوود بچێیان بۆ لە ئیشێکی ئەوروپی بچێ بەڵکو ئیشێکەکەم بەپێی ئەکتەرەکان وەگوتم منە بێ خۆم ئەدابت بکەم یان بڵین ئەداب بکەم لە هەم لە ڕووی تیۆری و هەم لە ڕووی تەکنیکیەوە لەگەڵ ئەکتەرەکانە بۆی کە بتوانین گونجاندن دروست بێ ئەم گونجاندنەش پێویستی بە ئەوەیە کە تۆ ئەکتەرەکانێ بە تایبەتی لێک تێگەیشتنیان هەبێ بۆ ئەمە من کۆمەڵێک ئیشم کردووە لەوانە وەرگێڕانی داخەکەەوە وتم هەروەها بۆ کۆمەڵی ئیشی ئیداریم کردووە بەڵام هەستەکەم لێرە لەم کاتەیە لەوانەیە بۆ نمونە ئەوە ئاسان نەبێت کە من تەرکیز فۆکەس بکەمە سەر لایەنە ئیدارەکە منەمێت وەک وتم لە پێشترەوە زیاتر ئیش لەسەر ئەوانە بکەم ئەو لایەنە بکەم کە من تیا باشم و لەوانە ئیشکردن لەگەڵ ئەکتەر لەوانە مۆنتاژ لەوانە
چیرۆک و گێڕانەوەی چیرۆک و دەربڕینی حاڵی سۆزداری چۆن بتوانم چیرۆکێک کە بینەرێکی فراوانی هەبێت و بینەرە بتوانێت متابعی بکات لە بیداتەوە تا کۆتایی. ئەم ئیشکردە دیارە من وەکوتم سوود لە دەرهێنەر بەناوبانگەکان بەرەگەم دەرهێنەکانی پێشخۆم ئەوانیش بە هەمان شێوە هەستیان بۆ قورسایە کردووە هەستیان بۆ کێشانە کردووە کە هێتە بەردەمیان لەگەڵ ئەکتەرە بۆ من لەگەڵ دەقا لەگەڵ بۆ گوتم ئەوان هەیە ئەزبوونیان هەیە کە لە بیداتەوە تا کۆتایی لە یەکەم ساتەوە تاوەکو کۆتایی کە ئیشکردنە لەگەڵ نووسەرە پاشان لەگەڵ تەکنیشن لەگەڵ ئەوانە ئیشی تەکنیکیەکەن هەل لە کامێرەوە تاوکو مۆنتاژەوە تاوکو آخر برین کۆتای دوابڕینی فیلمەکە واتە لاست قەت هەتا ئەو لەحزەیە بە هاوکاری کۆمەڵە کەس ئیشەکەن واتە بەتەنیا دەرهێنە نات بە خەیاڵی خۆی بە ئیشکردنی خۆی بە ئەزمموی خۆی بێت ئیش بکە لە سەرەتا تا کۆتایی بەکو لە هۆڵیوود ئەوەی کە هەبووە لە بیداتەوە تا ئەم لەحزەیە ئیشکردنێکی بە کۆمەڵە لە فیلمە. باشە ئەو پێشکەوتنە گەورەی کە هۆڵیوود بە خۆیەوە بینیوە بە تەبەتی لە بوای تەکنیکیە بێگومان ئێمە زۆرمان ماوە بۆ ئەوە بەڵام ئەوەی کە ئێستا بە سینەمای کوردی و بە فیلمەکانی بە فیلمە کوردیەکانەوە بە دەرەکەوێت لاوازی ئەو تەکنیکەیە کە لە لای ئەوان هەیە یاخود لاوازی سیناریۆ یاخود ئەکتەرەکانی ئێمەیە لاوازی کە لەکوایە. من بە بڕای من ئەگەر هاتوو ئەو شێوازە لە ئیشکردن بێتە شتێکی باو لێرە بۆ ئیشکردنی دەرهێنەر لە یەکەم چرکە ساتەوە لەگەڵ نووسەرە بۆ نووسینی سیناریۆ بۆ نووسینی دایلۆگ بۆ پاشان نووسینی چیرۆک ئەگەر ئەم ئیشکردنە هەبێت ئەم هاوکاریە هەبێت ئەم شێوە ئیشکردنە هەبێت لەگەڵ دەرهێنەر لەگەڵ نووسەرە واتە نووسەر بێتە کەسی دووەم لەگەڵ دەرهێنەر هەموو شۆت بای شۆت یان بڵێن گرتە بە گرتە لە بیداتەوە تا کۆتایی نووسەر ئاگای لە ئیشکردنەکەی دەرهێنەر بێت لەو بڕوایم ئەتوانێت ئیش بە هەمان شێواز بکات و ئیشی جوان و ئیشی هونەری گەورە بەرهەم بێنێت. زۆر باشە مەرجە فیلمێک لە ڕۆی بیر و لە ڕۆی فەلسەفەوە قوڵ بێ و چیرۆکەکەی چیرۆکێکی ئالۆز بێ بۆ ئەوەی کە بینەر ڕاکێشەیان هەمیشە چیرۆکە سادەکانیان بیرۆکە سادەکان بەڵام بە تەکنیکی بەهێز ئەتوانن سەرنجڕاکێش بن. پرسیارێکی زۆر جوانە ئەوە پرسیارێکە لەوانەیە لای زۆر دەرهێنەرەکانی پێشتر و ئەوانەش کە ئێستا ماون ئیشی باش و جددیەکەن ئەوەی کە نانم دەرهێنەری بە پرسیار هەمان ئەو پرسیارانیان لابێ بەڵام ئیشکردنەوەی کەوتوتە پرسیاری فەلسەفی و قوڵی هەبێ ئەمان لەوانەیە لە کتێبا بتوانێت وەڵامی باتەوە لە نووسینە لە لێکۆڵینەوە لە توێژینەوە یان زۆر جار لە دەقەشانەوەیەکانی بۆ نمونە بینیت دایلۆگی فەلسەفی قوڵی تایە و ئەکتەر پێویستەکانیشی لەسەرکە بەڵام هەستەکەم ئەمە نەک هەستەکەم بەکو ئەمە بە ئەزمون و بە تەجروبە سەلمێنراوە کە لە فیلمە کە زیاتر بۆ بینەرێکی فراوانە و بۆ ئەتوانێت بۆ نمونە لە یەک شەوە لە چەند وڵاتێک فیلمێک ببینێت ئەمە ئیشی لە شانۆ ناتوانێت بکات بۆ شانۆ توانێت لە جیاوازە ئیشکردنی دەرهێنەر و ئەکتەر لە شانۆە زۆر جیاوازە بەڵام لە فیلمە ئەتوانێت لە یەک شەوە لە یەک ساتە وەختە لە کۆمەڵی وڵاتی جیاواز کۆمەڵی کەڵچەری جیاواز هەمان فیلم ببینێت واتە ئەمە ئیشکردنێکی جیاواز بۆی بۆ بینەرێکی فراوانە ئەمە یەکێکە لە شتەکان کە بۆ ڕوون بێتوانێت کە ئیشکردنی دەرهێنەر لە فیلمە لەگەڵ ئەکتەرە یان لەگەڵ دەقا یان لەگەڵ ئایدایە زۆر جیاوازە لەگەڵ ئیشکردن بۆ نمونە لە ستیج لە شانۆە پێویستی بۆ پرسیارە قوڵە فەلسەفیانە نییە وەڵامی باتەوە لە فیلمە و پێویستەکە کۆمەڵە ئیشی تر هەیە فیلم کۆمەڵە شتی تری هەیە لەوانە بۆ نمونە پێویستەکایەکێک لەو شتە زۆر گرنگانەی کە دەرهێنەر بیزانێت ئەوەیە کە فیلم بریتێ لە کۆمەڵی وێنەی جوڵاو بریتێ لە کۆمەڵی وێنەی جوڵاو لە ڕێگەی مۆنتاژەوە تۆ ئیمۆشن حاڵی سۆزداری لە ڕێگەی چیرۆکەوە ئەی ببینەر ئەم شتە ئەم پێک هاتەیە ئەگەر دەرهێنەر لی تێبگات بە بڕای من ئەتوانێت ئیشی زۆر باش بکات لێرە بێ لە سلێمانی بێ لە شوێنێکی تر بێت. دەستەکانت خۆش بێ زۆر بەڕێز یاسین ئەبوو بەکر زۆر سپاس خۆشحاڵ بووم. سپاس بەخێراتی.